بنامی خوای گەورە من نەخشین نامیق شەریف یەکێک لە ڕێخەرانی کاری کامڕۆ پێی هەستاوین بە ناونیشانی کە فیستیڤاڵی تاجیشکۆ ئەویش ڕێزدێنان بوو لەم کۆمەڵە خوشک کە بەشدار بوون لەم بەرنامەی کە ئێمە دامانناوە لە هەفتەی باڵا پۆشیدا کە لە جیهانەوە و وەکو کوردستان ئێمەش پێمان خۆش بوو بەم مەراسیمە بەشدار بین و ئەوەی شایانی باسە 400 بەشدار بوومان هەیە کە لە ماوەی ئەم ساڵە ئیشمان لەسەر کردوون الحەمدولیلا کە بڕیاری تەواویان داوە کە پابەندی ئادابە شەرعیەکان و ئەو فەرمانەی خوای گەورە بن ئەویش کە باڵاپۆشی و داپۆشینی خۆیانە بەدڵنیاییەوە لەسەر ئەوەی کە خەڵک خواستی لەسەرە خۆی پێی خۆشە کە داپۆشراو بێت و باڵاپۆش بێ ئێمەش ئامانجمانە کە ئیشیان بۆ بکەین و لە خزمەتیان نابین ئەوەی کە پێویست بێت و ئەرکی سەرشانی ئێمە بێ تێگەیاندن و شێرکردنەوە و ڕێنماییدانە بە سەرجەم خوشکانی خۆمان و خۆشحاڵ ئەبین کە بتوانین ئەمری خوای گەورە جێبەجێکەین و ڕدڵی خەڵکی پێخۆشکەین دانیشتوانی وڵاتی خۆمان و کوردستان. السلام عليكم ورحمة الله وبركاته. سرتا بناي خوي جورا بخيراتي خوتانو كان على كتانا كين بو إيرا خوي جورا القرآني بيروزة سورة أحزاب النساء بس أفرتاني كردوا كبيست أفرتان خوي عندها بوشن لبروي أجر لم دنياش نبي إما إن شاء الله لو دنيا بعداش تكي ورجرينوا كاتك إما أبي بشينا روشني أفرتكاني بيخمني خاص على سلام أو أفرتاني كهلش كان داو بسريع ناس سيماي كجواني بس عدوري أنا بخشن مشنا هرشوني كوا سر الرأي أوش كمرتاحك وخوشك لدل ودروني أنا هيك بيكوتايا چون كرزامن دي خوي جوريان لسترا خوي جوري ليان رازية تمالو تي خوي جوري لسترا ليان رازية إن شاء الله بداش جوري لسترا بويا أواني كلسكن بتابت أواني كنقابن الرأس بيلزور خوشي خوي عنانين بلام إن شاء الله خوي جوري بداش كيزور جوري بوداني لو دنيا أجر لم دنياش نبي بلام خوي جوري أواني كنقابن ولسكن خوي جوري خوشي كي واي ببخشيون كسيري هشتي كان خوشي كان ببخشي أرامي بود دروني أنا هنا رأس لو بيش كلسكي يعني قام نبو بيزور كاري جواز ما كردو بون منا هنيك شيء ناشي ما ناني بكاري نابه بس كاتك ما أبي بلش كوني قاب سرنجي حمولك بو خو من راك يشين بو جواني وبو رفتار جواناني كي ميكي من سرتا دەستخۆشی لە ئێوەی بەڕێشەکەم و بەیارمەتی مامۆستاکان و بەیارمەتی دایک و باوکم زۆر سپاسیانەکەم بە یارمەتی ئەوان من بوومە باڵاپۆشی زۆر سپاسیانەکەم کە توانیم ئێستا من بم تەمەنەوە ببم بە باڵاپۆشی بە قەنەعاتی خۆم و پشتگیریکردنی دایک و باوکم و کۆمەڵگاکەم وەکو وایەکە و باڵاپۆشیم کرد وەکو وا بوو کە تازە بمەوە لە دایک ژیانم نێو بوویەوە. لە پۆلی چۆرە من دەستم کردووە بە ئەم باڵاپۆشیە وەروەها هەمیان پێیانەوتم لە چشک لێ نایە بەڵام من هەروازم نێنە هەتاکو ئێستش هەر لە چکەکەم هەرگیز واز لە باڵاپۆشی نایەنم. بەڵێ سەرەتا بەناوی خۆی گەورە و میهرەبان ئێمە وەکو قوتابیە کە زۆر پێخۆشحاڵین بەم شتە کردویانە زۆرمان پێخۆشە سپاس بەخۆی گەورە کە هیدایەتیان ئێمە ئەم لە چکەمان کردووە بە قەنەعەتی خۆمان کردوومە سپاس بەخۆی گەورە. میشە لە ساڵەکە هەر لە هەفتەیەکانە کارمان لەسەرەوە کردو و خولی جۆرا جۆرمان کردوتەوە کۆڕ و کۆبوونەوە سیمینارمان هەیە بەڵامی تر ئێستا کە هەفتەی باڵاپۆشیە ئەم ئاهەنگەمان ساز کردو بۆ کچانی تازە باڵاپۆش بە تایبەتی کچانی گەنج کە تازە باڵاپۆشیان کردو لە ماوەی ساڵێکە بۆی دەرکەون و دڵیان خۆش بێ و هاندەرێکیش بێ بۆ کچانی تر. تقریبا 400 بۆ 420 کچی تازە باڵاپۆش کە تەمەنیان لە 12 بۆ 20 ساڵە بێ و هەمووشیان تازە باڵاپۆشتن ئەوە نیە بڵێن پێشتر چەند ساڵێ پێش ئێستا باڵاپۆشیان کردو ئێستا لێرە ئامادەن هەمویان تازە باڵاپۆشتن کە لە ماوەی ساڵێک ساڵ و نیوەکە باڵاپۆشیان کردووە.
سەرتا بە خێراتنی کەناڵە جوانەکەتانەکەین من بە یارمەتی ماڵەوەمان توانیم بم بە باڵاپۆش و حەز و خولیایەکی خۆم بوو کە بووم بە باڵاپۆش. سەرەتا سڵاوم هەیە بۆ ئێوە هەمومان ئافرەتین و هەمومان دینمان ئیسلامە ئەبێ هەمومان لە چ بکەین و چۆن درەختەکان یان نەمامەکان بە گڵاو جوان ئێمەی مناڵی یان ئێمەی ئافرەتیش بە لەچکەوە جوانی. سەرجەم خوشکانی باڵاپۆش دەکەین بە تایبەت ئەم خونچە تازە پێگەشتوانەی کە بەشداری حکوومەتیە شێخ محەممەد ئەرزنجی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی داگەری سکرتێرەی ڕێکخراوی خوشکی شیرین